بێگومان وەکو ئاگادارن کە ماوەی 3 ڕۆژە یەکەمین فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب لە شاری سلێمانی بەڕێوەچێت. لەم فستیڤاڵەیە دەیان نووسەر و ئەدیب و شاعر لە تەواوی کوردستانی گەورەوە بێگومان میوانداری کران بۆ ئەوەی کە لە نێو فستیڤاڵەکە ئامادە بن و ئەم فستیڤاڵە گرنگی و تایبەتمەندی بۆ تەواوی نووسەران و ڕۆشنبیرانی کورد هەبوو لەبەر ئەوەی کە جارێکی تر توانی کە بەشێک لەو کەسایەتیانە کۆ بکاتەوە و چەندین گفتوگۆ و دیدار و دیبێتی تایبەتی ئەدەبی بێگومان بەڕێوە بچێت و کەناڵی کورسات و کورسات نیوزیش بە خۆشحاڵیەوە ماوەی 3 ڕۆژە بە بەردەوامی فستیڤاڵەکە پەخشەکەن بۆی ئاز و خۆشەویست. لە کۆتایی فستیڤاڵەکە لە ئێستاە تەواوی ئەنجامانی فستیڤاڵەکە یاخود بڵێن سەرپەرشتیارانی فستیڤاڵ پێیان باش بوو کە میوانەکان جارێکی تر کۆ بکەنەوە و چەند چالاکێکیش بەڕێوە بچێت. قسە و باسەکەم لەسەر تەواوی فستیڤاڵەکە و چالاکیەکانی ئەمشەو بە میوانداری زۆر بەڕێز کاک ئەیوب کەخاڕۆستەم کە بەڕێزیان سەرپەرشتیاری فستیڤاڵن. کاک ئەیوب سڵاوی لێبێم کاتت باش. سڵاو لە جەنابەت، سپاس بۆ ئەم بەسەرکردنەوەیە. زۆر سپاس بۆ تۆ کاک ئەیوب. گرنگی فستیڤاڵەکە لە لای بەشێک لە نووسەران و ئەدیبانی بانگێشکراو بۆ فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب چی بوو؟ وەڵا فستیڤاڵەکە بۆ خۆی گرنگە نەک ئەم فستیڤاڵە هەر کارێک بکرێ کارێکی ئەدەبی ڕۆشنبیری بە شێوەیەکی گشتی هونەر بێ ئەدەب بێ بەڕاستی ئەمانە خزمەت بە باڵاکردنی هۆش و گەشەکردنی ژیانی کۆمەڵایەتی و گۆڕنی چەمکە دواکەوتۆکان و ئالێرەوە بەڕاستی ئێمەش وەکو وەزارەت ئێمە وەزارەتێکین مەفروزە معریفە بەرهەم بێنین ئەبێ بەم چالاکیانە بچینە ناو خەڵک ئەگینا خۆ ئێمە وەزارەتێنین کەرەسەی ویستەمەنی دروستکی وانە وەزارەتێکین معریفە بەرهەم معریفە لەڕێی هونەر ئەدەب بەڕاستی ئەو سینەما ئەو بوارانەی ترەوە بەرهەمێنێ کە ئەرکی وەزارەتی ڕۆشنبیریە هەموو ئەوانەی کە ئامادە بوون بەبێ موجامەلە ینی زۆر چالاکیەکانی فستیڤاڵیان بەدڵ بوو زۆر ڕازی بوون زۆر دەستخۆشیان کرد لەگەڵ ئەوەشە ئیشی مرۆڤ هەرگیز بەدەر لە کەم و کوڕی نابێ ئێمە فریشتە نین ئێمە مرۆڤین مرۆڤ هەمیشە ئیشەکانی ئەبێ چاوەڕێی ڕەخنە و باری سەرنجی خەڵکی ترکا زۆر بە سنگفراوانی ژوێری گرێ لەبەر ئێمە دڵنیان کە ئێم ئیشەکانمان ئاوان و ناکرێت بڵین وڵا لە سەد هەمویان سەرکەوتون بەڵام ئەگەر شتێکمان کردووەیەتر بەڵێ کاک ئەیوب ئەوەی کە بەشێک لە میوانانی فستیڤاڵ ئاماژەیان پێکرد بەشێک لەو دکتۆر و پرۆفیسۆرانی کە بە میوانداری شوێ خودخۆ خوانلان دیبیتەکەش هابوون ئاماژیان بۆ کرد کە ئەم فستیڤاڵە ئەبوایە 100 ساڵ پێش ئێستا بە ئەنجام بگەێنرایە بەڵام ئەمە دەستپێشخەرێکی باشە بۆ شاری سلێمانی کە توانی بەشێک لە نووسەران و ئەدیبان جارێکتر کۆ بکاتەوە ئەم فستیڤاڵە بێگومان و خۆت ئاماژەت پێکرد یەکەم فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەبە و هیچ کارێکیش بێکەم و کوڕی نابێ چی هەبوو لە فستیڤاڵەکە کە ئەبوو بکرێت بەڵام بۆم ساڵ بە ئەنجام نەگەنرا و بەنیازن لە ساڵانی ئایندەیە بە ئەنجامی بکەن و زیادی بکەن بۆ بڵێ بۆ نمونە یەکێک لەو شتانە ئێمە میوانمان هەبوو لە هەندێک شوێنەوە بۆ نمونە لە ڕۆژاڤا نەتوان ڕابێن لە بەرەوەی ڕێ هاتوچۆیان تۆزێ زەحمەت بوو داوای لێبوردنیان کردنیان توانی بێن ئەوە یەکێک بوو لەو شتانەیە کە من بە جۆرێک لە کەم و کوڕیم زانی لە فستیڤاڵەکە چونکە بابەتیان نەبوو لێکۆڵینەوەیان هەبوو هەرچەند شێعرەکانیان خوێندرانەوە بەڵام بابەت و لێکۆڵینەکانن دەبوایە خۆیان بەهاتنایە پێشکەشیان بەکردایە دوایەوە خۆ دەزانی ئەو قەڵەباڵغیە لەم بێئیمکانیەتیا کە ئێستا هەیە لەوانەیە هەندێک گرفتی بچووک دروستکە بەڵام ئێمە بە جوهدی جەنابی وەزیر و هەموو دڵسۆزان هەموو لوژنەکان کە خۆت یەکێکی لە ئەندام لوژنەکان توانیمانە ئەو گرفتانە تێپەڕێنین. جارێکی تر کۆکردنەوەی زۆرینەی نووسەران و قەڵەم جوانەکانی نێو ئەدەبیاتی کوردی لار 4 پارچەی کوردستانەوە ئەمە بۆ وەزارەت چی ئەگەێنێ بۆ وەزارەتی ڕۆشنبیری؟ من پێم وتی ئەمە پەیامی ئێمەیە بەس ئەمە دڵخۆشمانەکە کە ئێمە توانیمانە لە ڕێی کارێکی ڕۆشنبیریەوە کارێکی ئەدەبیەوە هەموو پارچەکانی کوردستان گرێدەین بەیەکەوە بەوەی کە ئامادەبوونیان هەبێت لە چالاکیەکانە بابەتیان هەبێت لە چالاکیەکە لە ناو چالاکیەکانمانە ئەمە مای دڵخۆشی ئەو پەرپوەربوونەی لە هەندێک بواردا دروست ئەبێت لە ناو کۆمەڵی کوردەواریا ڕۆشنبیری جارێکی تر ئەتوانێت پێکەوە شەتەکی بداتەوە چالاکیەکانی ئەم شەو خۆی لە چیابینێتەوە کاگاییەکانی شەو ئەمە کۆتا شەوە وتار پێشکەشەکرێ وتایی کۆتایی فستیڤاڵ بەڕاستی و هەروەها دابشکردنی خەڵات لەگەڵ ئاهەنگێکی خنجیلانی گۆرانی. زۆر سپاس بۆ بەڕێز ئەیوب کەخاڕۆستەم سەرپەرشتیاری فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب سپاس. زۆر سپاس بژیت. بەڵێ ئازانێ ماوەکو کاک ئەیوب ئاماژەی پێکرد ئەم شەویش ئاهەنگێکی خنجیلانە بۆ تەواوی میوانانی نێو فستیڤاڵ بەڕێوەچێت گفتوگۆکانم بەردەوام یەکەم لەگەڵێکێکی تر لەو خاتونانەی کە بێگومان بە خوێندنەوەی شعر
لە نێو چالاکی و لە نێو فستیڤالەکەیە ئامادە بوو ئەویش خاتو کەژاڵ ئەحمەدی شاعیرە. خاتو کەژاڵ ئەگەر فەرموویتە لای من سڵاو لێبێ. سڵاو لە ئێوەش. سپاس بۆ تۆ. خاتو کەژاڵ پێم بڵێ وەکو یەکێک لەو خاتونانەی کە قەڵەمێکی زۆر جوان لە نێو ئەدەبیاتە، یەکەمین فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب چی بۆ تۆ گەیەنێت وەکو قەڵەمێکی ژن؟ ئەلەم دۆخە سەختەیە کە لە کۆتاییەکانی ساڵێکی سەختین بەڕاستی ئومێدێکی جوانە ئەدەب ئەوەی سەلماند ئەم فستیڤاڵە کە خەڵکی ئەم شارە چەند حەزی بە گوێگرتن و چەند حەزی بە پێشکەشکردنی داهێنانەکانە بە جیهانی دەرەوەی خۆمان و هەروەها کۆکردنەوەی هەموو قەڵەمە ئازاد و ئازاکان لە کوردستانە و لە دەرەوەی کوردستان. ئەم فستیڤاڵە نێودەوڵەتیە ئەوەی دووپات کردەوە کە ئێمە لە چ شارێکی جوان و دڵگەرماژین و سەرەتای فستیڤاڵەکەشمان وا دەست پێ کرد کە من وەکو شاعرێکی ژن یەکەم کەسێک بووم کە شعرەکانی خۆم خوێندەوە، جوانی پێشوازی خەڵکێکم بینیەوە لە وڵاتەکەی خۆمە. بۆچی گرنگە ئێمە جوانەکان و دڵگەرمی شارەکەمان پیشان بین؟ هەر وشەیەک نییە کە ئەمە پایتەختی ڕۆشنبیریە، بەڕاستی سلەیمانی پێشەنگە لە هەموو بوارەکانە و بە تایبەتی لە بواری ئەدەبە ئێمە ژمارەین. فرسەتێکی باش بوو، هەلێکی باش بوو، ژمارەیە لە هاوڕەکانی خۆمان بینیەوە لە باشان. بێگومان لە کورسانی گەورە قەڵەممان زۆر هەیە، هەم قەڵەمی ژن هەم قەڵەمی پیاوشان بەشانی یەک ئەنووسن. پاشان خەونی ئێوە بوو وەکو نووسەرێک فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەب لە شاری ئەدەبی شابەڕێوە بچێت. دەمێک بوو چاوەڕێی ئەمە بووین لەبەرەوەی ئێمە کەسانێکین لەوانەی کە شارەکانمان لە دەرەوەی وڵاتەکەی خۆمانە ناسراوە. ئێستا ئەو دەستگایانە و ئەو وەرگێڕە بیانیانە کە لە دەرەوەی ئێمە ئەناسن و کتێبیان بۆ چاپکردین ئێستا ئەمڕۆ لە سلەیمانیان و لەم فستیڤاڵەیان ئێمە چاوەڕوانی ئەوە بووین کە پایتەختی ڕۆشنبیری چالاکێکی ئاوا گەورەی ڕۆشنبیری پێشکەش بکە. لە تەوەقعی کیا بوو کە ئەو هەموو بینەر و بیستەرەشی هەبێ، ڕۆژەکانی زۆر باش بوون، پڕ گفت و گۆ بوون، پڕ لە جوانی بوون، پڕ لە بینینەوەی زۆر نووسەر بوون. ژن چ کاریگەریەکە بوو لە نێو یەکەمین فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەبە؟ ژن ڕۆڵێکی زۆر کارگەر و جوانی بینی، بەڵام وەک هەمیشە هێشتا ئێمە پێویستمان بەوەیە کە ژمارەمان زۆرتر بێ و کوالیتی کارەکانیشمان زۆر باشتر بێ لەمەی کە هەیە، بەڵام زۆر دڵخۆشکەرانەیە، بەڕاستی زۆر جێگەی ئومێدە. ئێمە زۆر بەهرەی گەورەمان لەناو ئەم ڕۆژانەی کە ڕۆشتن لە چالاکیەکانە بینیەوە. چی هیواخوازیت بۆ ئەوەی کە لە ساڵی ئایندە لە نێو فستیڤاڵی نێودەوڵەتی ئەدەبە ببینیتەوە؟ ئێمە خواستەکانمان زۆر گەورەیە، ئومێدی ناو دڵم ئەوەیە کە هەمیشە سلەیمانی بەم جۆرە ببینم، کە هەموو چاوەکان لەسەری بن، هەموو دڵی نووسەرانی کورد لە هەر پارچەیەکی کوردستان بۆ ئێرە لێ بدا و لێرە بێ. حەزەکەم لە ساڵی ئایندەشە هەمان فستیڤاڵ بە ئاستی زۆر باڵاتریشەوە لەم شارە جوانەی خۆمانە ببینم. هەمیشە فستیڤاڵەکە جوان بووم بە بوونی هەموو لایەکەوە، ببوونی تۆوە ئەوە کەسێکی کارە کە لە کورسات ئۆڕۆڵێکی جوانت هەبوو لە ناوە فستیڤاڵەکە و هەروەها بە بوونی هەموو ئەو ژنانەوە کە پەنێلەکانیان بەڕێوە ئەبرد کە فستیڤاڵەکەیان بەڕێوە بردووە تا ئێستا و ئەم شەویش فریشتەخان بەڕێوەیە ئەبا ژنەکان بەڕاستی ئەزانن چۆن لە دنیای ئەدەبە جوانەکانی ناخی خۆیان پێشکەش بکەن و بەهرەی جوان و کاریگەریش پێشکەش بکەن بە دنیا. سپاس بۆ خاتو کەژاڵ ئەحمەد شاعیر، سپاس بۆ کاتەکەی بە منت باشی. سپاس بۆ کورساتە نازدار و خۆشەویست و جوانە کە هەمیشە زۆر گەورەیە لە دڵمانە و زۆر جێگەی ئومێدە لە میدیای کوردیا.